سەباسەکەم لەسەری چێک لە کەسایەتیە دیارەکانی نێو چوارپارچەی کوردستان و کەسێکی دیار نووسەرێکی دیاری باشووری کوردستان کە ئەویش دکتۆر کەریم زەندە یەکێکە لە کەسایەتی دیار و ناسراوەکان و ئەو خاوەنی مێژوویەکی پڕ زێڕینە لە مێژووی خۆیان و قسەکردن لەسەر دکتۆر کەریم دیارە چەندین بەرنامە و پرۆگرام هەڵەگرێ بەڵام هەر بە بەشێکی کورت لە پرۆگرامەکە قسە و باسەکەم لەسەر بەشێک لە وێزگەکانی ژیانی ئەمێ ئاماژە بۆ بکەم کە لە ساڵی 1940 دەستی کردو بە کاری نووسین و هەروەها یەکێک لە تایبەتمەندەکانی دکتۆر کەریم ئەوەیە کە چوارپارچەی کوردستان گەڕاوەوە بەهۆی ئەو سەردەمەشەوە بەهۆی نەبوونی ئامێرەکانی گواستنەوەەوە ئەو ئۆتۆمۆبیل و شتانەکە کەم بووە بەشێکی زۆری شوێنەکان بەپێ ڕۆشتو بووە تەواو زانیاری وەرگرتو لەسەر چوارپارچەی کوردستان لەسەر شێوەزار و قسەکردن و ئەو خێڵەکانی کە لە هەر چوارپارچەی کوردستانە ژیاون هەمووی پێکەوە کۆکردوونەتەوە و بە تەواوەتی زانیاری هەبووە لە سەریان و دواتریش لە دووتوی کتێبەکە بە چڕی پڕی قسە و باسی لەسەرم بابەتە کردووە هەروەها زانیاری هەبووە لە سەر مێژووی کوردو و بۆ خۆشی یەکێک بۆ لەوانی کە بەشداری لە شۆڕشەکانی کووردا کردووە و بە تایبەت بەشداریکردنی لە کۆماری کوردستان و هەروەها 4 ساڵ تێپەڕێ بەسەر کۆچی دوایە هونەرمەندە هەروەک لە سەرەتاوە باسم کرد و هەروەها زانیاری تەواوەتی هەیە لە سەر مێژوو وەکۆی ئاماژەم پێکردەوە بەشداری لە شۆڕشەکانی کووردا کردو و لە شۆڕشی شێخ مەحموودە و دواتریش بەشداریکردنی لە کۆماری کوردستانە بەشداری کردو و دواتر لە دوایینەمانی کۆماری کوردستانەوە دووچاری ڕاگواستنە بێتەوە و دوجاریش چەند جارێک زیندانیە کرێت لە عێراق و لە خواروی عێراقدا زیندانیە کرێت ئەوەی کە شایانی باسە ئەم لە دوای تەواوبوونی خوێندنی دێتەوە قوتابخانەی فەیسەڵیەوە لەوێ مامۆستا بێ ماوەیەک لەو قوتابخانەیە دەرسەڵێتەوە ئەوەی کە گرنگە زیاتر لە 600 وتاری هەیە کە بڵاوی کردوێتەوە و زیاتر لە 12 نووسراویشی هەیە کە بڵاوی کردوێتەوە نووسراوەکانیشی هەرێک تایبەتن بە بابەتی بە تایبەت بابەتە مێژوویەکان و هەروەها باسکردن لەسەر جوگرافیای کوردستان و شێوەزارەکانی شێوەزار و دیالکتەکانی کە لە نێو کوردستانە هەیە لە دووتوێ و کتێبانە کۆی کردوونەتەوە ئەمە بەشێکی کورت بوون لە وێزگەکانی ژیانی دکتۆر کەریم زەند و هەروەک بەشێک لە پرۆگرامی کورسان مەگەزین لە ساڵیادی ئەم کەسایەتە دیارانەیە قسە و باسی خۆمانەکەی کەریم زەند لە ساڵی 1924 لەگەڵ ڕێکی مەڵکەندی سلێمانی لەدایک بوو خوێندنی سەرەتایی لە سلێمانی تەواو کردو لە ساڵی 1944 خانی مامۆسایانی لە بەغدا تەواو کردو لە ساڵی 1946 بەشداری لە کۆماری مەهاباد کردووە لە ماوەی تەمەنیدا نزیکەی 30 بۆ 40 کتێبی ئامادەکرا و دەستنووسی هەیە 15 کتێبی جۆرا و جۆری هەیە کە خۆی لە بوارەکانی جوگرافیا و مێژووی کوردستان نووسیوێتی جوگرافی ناس و مێژوونووسێکی کلاسیکی باش گەڕیدەیەکی جوان وەرجێڕێکی بە سەلیقە یەکەم وەرجێڕانی ئینجیل بۆ کوردی کەریم زەند پێی هەستاوە ئەو خاوەنی کتێبی تۆماری تەمەنە کا لە 5 بەرەک پێک هاتووە تۆماری تەمەن هەندێک وێزگەی مێژووی قەشەنگی تێدایە ئێمەیە ئەمین ئاغا هاتوۆتە ئێرە ئەمین ئاغا چگینی ئەم خانووە ئەم لانەی ئەم مەقامی ئەم بارەگای بۆ ئێمە دروست کردەوە بە جێماوی ئەوانە و میراثی ئەوانە کە